هێنانەوەی دوو قوربانی دیکەی مین و تەقەمەنیا بۆ نەخۆشخانەی ئاشتی فێرکاری لە سۆران. بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە محەممەد هەینی 28 ساڵ و سەفوان هەینی 27 ساڵ کە برای یەکترن و خەڵکی گوندی بێخمەن لە قەزای خەلیفان بۆ هێنانی گژوجیای بەهاری چوونەتە چیای قەلەڕەش لە قەزای سیدەکان و مینیان پیادا تەقیوەتەوە. لە ئاکامدا محەممەد گیانی لەدەستداوە و سەفوانی براشی بە سەختی بریندار بووە. بەداخەوە ئەمڕۆ ڕووداوێکی من ڕوویداوە لە سنووری قەزای سیدەکان لە چێلگەمینی سیای قەلەندەر. ئەمە دوای ئەوەیە کە تیمەکانی هوشاریمان و بەڕێوەبەرایەتیمان و بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتیمان بەبەردەوامی پەیامی هوشاری بە هاونیشتیمانیان دەدەن کە لە کاتی گەشت و سەیران یاخود بۆ کۆکردنەوەی گژوجیای بەهاری نزیکی چێلگەمینەکان یان ناوچە مەترسیدارەکان نەبنەوە. بەداخەوە ئەم ڕووداوی ئەمڕۆژ لە هەمان ئەو چێلگەمینەی چەند ڕۆژی ڕابردوو کە هاونیشتیمانیەکی تر تێیدا بەرکەوتە بوو وەجانی سپارت ئەو ڕووداوەش هەر لەوێتەوە مارکراوە لە چێلگەمینی چیای قەلەڕەش لە قەزای سیدەکان. لەگەڵ هاتنی وەرزی بەهار لە ئیدارەی سۆران هاوڵاتیان بۆ هێنانی گژوگیا بەهاریەکان ڕوو لە ناوچە شاخاویەکانی برادۆست و باڵەکایەتی دەکەن. ئەم ناوچانەش زۆرترین ناوچەی پیسبوون بە مین و تەقەمەنی سەردەمی ڕژێمی بەعەس، زۆر جاریش بەهۆی ناشارەزایی و پابەند نەبوون بە ڕێنماییەکان قوربانی هاوشێوەی لێ دەکەوێتەوە. بەردەوامی ساڵانە ئێمە لە ڕێگەی تیمەکانی وشیارکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە ڕێگای ڕاستەوخۆ بە شێوازی سەردانیکردن و بە ئەنجامدانی سمینار بۆ وشیارکردنەوەی خەڵکو و دابەشکردنی ناملکە و پرۆسەراتی وشیارکردنەوە لە ڕێگای مامۆستایانی ئاینی ساڵانە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەڵمەتێکی بەفراوان ئەنجامەدا بۆ وشیارکردنەوەی خەڵک لە مەدرسەکانی مین، بەڵام بەداخەوە زۆری بەداخەوە خەڵکانێک گوێ بە ڕێنماییەکانی وشیاری و خۆپارێزی لە مین نادەن لە ئەنجامیشدا بەداخەوە دەبنە بە قوربانی بمین. ڕێژەی هەرە زۆری ناوچەی پیسبوو بە مین لە سنووری پارێزگای هەولێر دەکەوێتە قەزای چۆمان کە لە ئاسی پارێزگای هەولێر بە یەکەم دێت و لە ئاسی کوردستانیش بە دووەم ناوچە دێن کە زۆرترین چێلگەمینی تێدا چێندراوە بەداخەوە و لە دوای ئەویش سنووری قەزای سیدەکانە کە بە دووەم دێ لە سنووری پارێزگای هەولێر. لە ماوەی کەمتر لە مانگێکدا سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مین لە سنووری ئیدارەی سۆران گیانیان لەدەستداوە و دوو هاوڵاتی دیکەش بریندار بوونە. بەپێی ئامارە فەرمیەکان کە پەیام لە دەستگای مینەوە وەریگرتووە، کۆی گشتی قوربانیانی مین لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە تەنیا لە پارێزگای هەولێر گەیشتۆتە 13592 حاڵات، لەو ژمارەیە زیاتر لە 10,000یان گیانیان لەدەستداوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.